داوا لە هاوڕێیانێکەکەم کە حتمما کەسانی کۆمونیست و سۆشیالیستن، کەسانێکی یەکسانی خواز و ئازادی خوازن بەڕاستی لە دڵەوە بۆ باشی خەڵکی پێدار و زەحمەتکێشی کوردستان تێکۆشن، لە دڵەوە پێیان خۆشە خەڵک ئاسوودە بێ، خەڵک ژیانی باش بێ، خەڵک لە دژی کۆنەپەرستی بێ، قۆڵی لێ هەڵماڵین پێکەوە لە هەر مەیدانێکە کە قابلی ئەوەیە کە بەر بە کۆنەپەرستی بگرین و بتوانین چۆنەڵێ ریزێکی قایم لە خەباتی پێکاری لە دەریشۆ بەدەستبێنین. پەیامەکەم ئەوەیە کە بەشدار بن، هاوکار بن لەگەڵمان لەگەڵ کاروبارەکانمانە. ئێمە بە عینەکێکی تەشکیلاتیەوە تەماشای ئەم کارانە و ڕوبەڕووی ئەم دۆخە نابینەوە. بۆیە هیوادارم کە بتوانین لە هەر وڵاتەی بەپێی هەلومەرجی وڵاتە و میکانیزمەکانی وڵاتە خۆی بتوانین کارێک بکەین کە ئیمکانی ئەوەی ببێ کە خەڵکانێکی سۆشیالیست و کۆمونیست و ئازادی خواز و یەکسانی خواز بەلای خۆیان ڕابکێشە و بتوانین پتەوتر ڕوبەرۆی و هەلومەرجە بینەوە. ئەوە تاکە پەیامە.